لە خۆڕەڵاتی کوردستانەوە بۆ باشووری کوردستان و بە دیاریکراوی شاری سلێمانی شەشەمی پێشانگای تایبەتی هونەرمەندی شێوەکار کامەران کارگەچی لە مۆزەخانەی نیشتیمانی ئەم نەسوورەکە کرایەوە. بۆ زانیاری زیاتر لەسەرکردنەوەی پێشانگاکە هونەرمەند کامەران کارگەچی ڕاستەوخۆ لە سێدۆ لەگەڵمانایە. مامۆستا بەخێر بیت. دەسپاس بۆ تۆش. ئەمەوێت لە سەرەتا لەوە دەست پێ بکەم ناوەڕۆکی پێشانگاکە. وەڵا پێشێکی من ئەم دەلیلەکەم بۆیە ناوی پێشکەشی ئەوەیەکە. دەستخۆش سەرکەوتووی مامۆستا. بەنسبەت ناوەڕۆکی پیشانگاکەوەی ئەمە پیشانگەی شەشەمە. ئەم پیشانگای شەشەمە تعبیر لێینەکە لە دار و درەخت و ژینگەی شاری ئێمە کە پێویستمان بۆیە کە ئەو بینەری کەی بینێ بزانێت ئەم ژینگە بەگشتی پێشانگاکە باز لە ژینگاکە لە دار و درەخت و ئەو کارە ساتانی کە بەسەر دار و درەختایە. بەڵێ مامۆستا چەند تابلۆ لە پێشانگاکەیە؟ پیشانگاکە 46 تابلۆیە بە حەجمی جیاجیا چووترین لە حەجمەکان 50 بە 70 ئەوانەی کە بە گەوری زۆری 2 مەتر گەورەیە. بەڵێ مامۆستا من ئەمێ ئەوە پرسیار بکەم دوای پەتای کۆرۆنا لە جیهان و تەنانەت لە هەرێمی کوردستانیش چالاکی و جم و جۆڵی هونەری وردە دەستی پێکردوێتەوە چ میوزیک بێت چ سینەما بێت چ شێوەکاری بێت. ڕای جەنابەت لەسەر ئەم. بەڵێ من وەکو خۆم لە پار هەرم کاتانە پیشانگای پێنجەم کردەوە لەسەر کارەساتەکانی کۆرۆنا ئەو نەخۆشیانەی کە کۆرۆنا و کەرەنتینەوە واتە لەو مەجالەیە بوارێک ڕەخسا بۆ خەڵکە چوونە دەروایان کەم کرد کافتریا و مەطعەم و چوونە سەیران و سەفاکە کەم بۆ ڕێوشوێنەکانی فەراقی گەورە دروست بوو لەسەر من زیاتر بە ئامباسی هونەرمەندان و شێوەکار و مۆسیقار و ئەمانەکەم بوارێ ڕەخسا زۆر لە نووسەرەکانیش کتێبیانە نووسیەوە لەبەرەوە ئەم بوارە بۆتەوەی کە خەڵک فەراغەکان کەمکەنەوە جاران فەراغێکی زۆرە بوو خەڵک بەس پیاسە و بە شوێنە ئینەکان بەسەریانە بێت ئێستا دانیشتنەرێکە بەپێی ئەو مۆهیبە و بەپێی ئەو کاری کە خۆی حەزی لێە بەردەوامە بێت. من یەکێکم لەوانە کە بەڕاستی تەفەڕقم کردووە دوای دەوامی ڕسمی خۆم گەلەریمەیە چۆن گەلەرێکم بۆ خۆم یا کتێبە خوێنمەوە یا شعرە نووسم یا وێناکێش. باسی گەلەریت کرد و پیشەکەی خۆت جا ئەمانەوێت بزانین پیشەکەی هونەرمەند کامەران چیە بەدەر لە نیگارکێشان و ماڵە من خۆم مهندسی میکانیکم و 14 ساڵی شەمەدیری باخچەکانی سلێمانی لەو مەجاالەی خۆمە هەم تەسیراتێکی جانبیم لەسەر این هەیە لەسەر سەوزایی و ژینگایە لەبەرەوە ئەو تەسیراتە وای لێ کردوم هەم ئەوە بکەم هەم کاریگەری لەسەر تابلۆکانیش بەڵێ کاریگەریە لەگەڵەوەشا خۆم دەمێ بووە خولیان بووە ینی تقریبا 30 ساڵەمە پێش حەزم کرد دوکانم هەبووە این دوکانی خەت و ڕسم هەبووە دوکان تا ساڵی 2000 دوکان مەبووی ڕسم و شتوانە بەزیتر خولیان بۆ کە خۆم گەلەریەکمە بێ بەناوی خۆمەوە گەلەری تایبەت بەخۆ بەڵەوە و گەلەریەشم ڕسمیە ئیجازەی وەزارەتی ڕۆشنبیرمەیە و ئیجازەی ئاسایشی سلێمانیشمێ و گەلەریکی گەورەیە ماڵێکی کاملە. مامۆستا پێشانگای داهاتوت ئەکرێت لێ ساو باسی لێ بکەین یان هێشتا زووە؟ بەڵێ زۆر ئەتیادیە من هەموو پیشانگان باز ناکەم باز لە پیشانگای چوارەمەکەم چوارەم ساڵی 90 لەسەر شەڕی پارتیزین براکوژی بوو معرەزی چوارەم پێنجەم لەسەر کەرەنتینە و کۆرۆنا بوو شەشەم ئەوە لەسەر ژینگە و ژنە حوتەمیشم لەسەر ئاژەڵ و باڵندەکانە چکانیش باڵانسێکی سروشتن و ئامادەکاریم کردووە زۆر لە سکێچەکانیم تەواو کردووە ماوە تویتی دەست پێ بکەم یعنی پلانی پیشانگای حوتەمم لەسەر ئاژەڵ و باڵندەکانە لەسەر ئەو سروشتەیە کە گیانەوەر بەعام هەمووی چۆن باڵانسی سروژە پارێزن. سەرکەوتوی مامۆستا سوپاس بۆ کوڕاستەکەش بەهیوای کار و دانانی زیاتر زۆر سپاس بۆ جەنابی بۆ بەرنامەگە و کوردساتی سەرکەوتوی باقوربان زۆر سپاس.